باش یادارم باش چۆن هەر دەمەوێ ئەوڕۆ باس لە دیکتاتۆریەت بکەم لە یوتیوبەی هەندێک زانیاری شت باس بکەم کە دیکتاتۆرەکان چ بەڵایەکی گەورەیان خوڵقاندیە لە دنیا و چۆن بوونەتە کارەسات لە بۆ خەڵک و چۆن جیهان تووشی چ ماڵوێرانی و کاودیەک بووە لەسەر ئەوە تۆ وەرە ئیمپراتۆریە کۆنەکانی مێژوو هەمووی لەسەر ینی ئاشووری ئەکەدی هەتا کوردیشکەوە ئەو دەبێ ئیمپراتۆریەتی گوتی هەبووە میدیەکانی هەبووە لۆلۆیەکانی هەبووە بەس داگیرکردن بووە ینی بەڵام ئەو دەمی مەفهومی ئازادی وانە بووە بین قسە و باسی لەسەر بکەین وەرەوە دوێ لە جەنگی جیهانی یەکەم و دووەمەکان شەڕەکان هەموو لەسەر دیکتاتۆریەت بووە زاڵبوونی دەوڵەت لەسەر دەوڵەتەشکا فکرێک لەسەر فکرێشکا هەتا ئاینەکان ئاینەکەی خۆی سرف بە زۆرم لێ فەرز بکە ینی ئەوانە بەشەکەن لە دیکتاتۆریەت تۆ هەر پاساوەشی لێ دەنەی بەڵام بە زۆرم لێیە تۆ وەرە لە سەدەی 21 ناتوانانی قەنەعات بە کوڕەکەی خۆت بکەی وەرە 2000 ساڵ 3000 ساڵ لەمەوبەر 1500 ساڵ بە زۆرم لێ دەبی ببیە ئەو دینە ببیە ئەوە کۆی ئەوانە یانیە تۆ بیر بکەوە هەمووی دیکتاتۆریەتە ینی ئارەزوومەندانە نییە بەڵام دەبی وەکو گوتم هەر شتە بگەڕێنەوە سەر زەمەنی خۆی چکۆ هەڵسەنگان نەکت کرد ئەگەر نەتگەڕاندەوە سەر زەمان و مەکانی خۆی ئەو فەلسەفەی هەم تاریخە هەم لە چەپیشە بوو بابەتەکە سەقەت دەرەچیاوڕێن باواز لە قەدیم بێنن قەدیم ڕۆی ئەوە عەقلیەتێک بووە کە دیکتاتۆرەکان هەموویان عەقلی دیکتاتۆریانە وەڵام ئێستا ئەمە لە سەردەمێکی دەژین کە باو باوی دنیای دیموکراسی ئەوەیە بەڵام بەلەوە بە هەر ئەوەش بڵێن ینی سەیری هیتلەر کە لە دیکتاتۆریەتی خۆی و خۆ بە پلەر زانین یەکەمی ئەڵمانەکان هاوڕێیان ببوورن من ئەو لایڤە هیچ ڕەبتی بە زانیاری نییە ئەو لایڤە زیاتر پەیوەندی بە ئەوەیە بابەتێکی فکریە زیاتر چۆن دەینە سەر مەسرور بارزانانی وەزانم خەڵکی ماهرە حەزی لێیە هجووم بکرێ بابەتی فکری کەم لای گرنگە بەداخەوە ڕەوشەکە وایە چێ هجووم کە چ بابەتێکەوە بی ئەوەی لا گرنگترا بەڵام ئەنی گرنگیش هاوڕێیان زار بەزار بینە سەر مەسەلەی فکری کە من بۆ خۆم زۆر کەم خۆم لێ دەم چکو هەموو کورد بیتە منەزر هەموو کورد خۆی پێ مسەقەفەجی گەوری وەختی خۆی دە 12 ببورن دە 12 مەسەلەن نووسەری دیار هەبووە 15-16 شاعیر و ئەدیبەوە ئێستا هەمووی هەوە هەمومان ئەمەش با خۆشمان لەگەڵ بدەین ئەم شاعیر نیم لە ژیانم بەهەرحاڵ هیتلەر چی لە دنیا کرد ستالین 1.5 میلیۆن کوشت مۆسۆلۆنی یعنی هەموو ئەو دیکتاتۆرانی منتیقەکە چ دنیایان کوێران کرد هەر لەسەر نزعەی دیکتاتۆریەت بێوە دوێ سەدام حوسێن یعنی ئەمە هەمومان سەدام حوسێن چی لە دنیا کرد شەڕی ئێران و عێراقی دروست کرد شەڕی کوێتی دروست کرد شەڕی لەگە کوردی ئەنفال کرد هەمووش نزعەکە دیکتاتۆریەت بوو بڕوانەبوون بوو بە ئازادی ئەردۆغانی ئێستا چی لەو منتیقەکەی کردێت چۆن دەمی ئیسلامی ئرهابی لە منتیقەکەی دەکە ئەو هەموو هێزە چەتەگەریەی دروست کردیە لە هەموو دنیاە لە لیبیای دەگری کورە لە سۆماڵ دەگری لە سووریا دەگری لە عێراق دەگری چی لەو خەڵکەی دەکاتن ئەردۆغان و چۆن ئازادی خوازەکانی پڕی زیندان کردی هەموو نزعەکە دیکتاتۆریەتە خۆی جوانی گوتی دیموکراسیت ئەوەیە وەکو قیتارە سواری دەبی ئەوە قسەی ئەردۆغانە تا ئەو شوێنە ئیشت پێ دوادەیە خوارەوە ینی قەز لەوەیە سەدامە ئەردۆغانە بێ سەر قیادەی کوردیش ئاوڕێیان مەسرور بارزانی بێنە سەرەوی مەسرور بارزانی کاکە هەر ساڵ یەکەم هات عەقڵە چەقچ و تەوری دەستدایە دیارە بەر لەویش نێچیر هەماش دووە هاوڕێیان بۆ زانیاریتە نێچیر لە نەوەتەکان زۆر لە مەسروری خراتر بووە لە بادینان و عەقڵێکی زۆر ئەرهابی ئەو دەمی هیچ میدیا نەبووە و نێچیر لە 1994 لە بۆ 2001
سەیتەری بادینان کردیە بە دەیان و سەدان کەسیان تیرۆر کردیە ینی نێچیر ڕۆڵەی ئێستا دەبینی تێر بووە مەسروریش چەند ساڵشکە معتەدلتر دەبی لە چاو ئێستای نەگلەوە و هێمنتر دەبتەوە دەزانیت کە دنیا هەرچە کسودا ئەوەکە نیە تەورەکە نییە کە لە دەستیدایە یعنی بۆیە ئەو سیستەمەی هەیە زادەی بەروبوومی هەر 30 ساڵە کە خەڵک ئاوا ڕادەکە لەبەر دەستی کورەوە ئستفتایە ئەوە ڕیفراندۆمە کە شێوەیەکی نوێی لە ناڕەزایەتی هەموو بتان باسان کرد کە نامێ ئێمەش باز بکەینەوە جملەکان دووبارە بی بەڵام ئەو عەقڵیەتەی مەسرور بارزانی کە هاتە سەر حکوم هەرچی شتی کردیتە پریڤات بڕوا بکەن ئاو دەست مایە بەس بکاتە ئاو دەستەکان مایە بکاتە پریڤات هەموو دەوائر حکوومەتی سقوط پێ کردیە کەمە دەڵێن مەسرور لەبەرەوەی ئاگادارین بڕۆن هەموو وەزارەتەکان کە ئەوەی تەسلیمی قتای خاصی ستێر گروپی کردیە و لەوێندەر ئەوان بڕیار دەرن وەزارەت هەمووی بەرەو سقوط دەبەوە ئێستا عەقدە چی کردیەمە دەمێژە پار باس چەند مانگ لەمەوە بەر باسمان کرد کە مەسەن عەقد لەگە وەزارەتی تەربیە کرایە بە ئەوەگە وەزارەتی کارەبای کرایە 10 ساڵ یعنی هەتا 10 ساڵیت کە هەر وەزیرێک بێ شکلی دەبیت تا هەمەهادینێک دەبیت بۆیە کۆنتترۆلی کرد و زەریبەشی زۆری خستە سەر هەموو ئەوە و بە چەکس و داسەکە بە ئەوەکەی تەورەکەی هات بەناو ئەو ئازادی خوازانەکەتەوە بێگومان خەڵک هەڵدێ لە دەست مەسرور بارزانی 29 ساڵ پێشتر وابوو ئەتو شاتی خراپترت کرد یعنی هیچ ئینفتاحێک نەکرا مەعاش نییە کارەبا نیە ئاو نییە خەڵک لە بۆی نیە بێتە سەجادەی لە کاتێکدا لە سوسیال میدیا ئێستا ئەو بەهەشتە دەبینیتن لە هەموو ڕۆیەنگەکەەوە گەنج خۆی دەبینی لە هەر هاوڕێگەی دوێنێ خۆی لە ئەوڕۆ دەبتە مخریج و سیاسی و لە ئەوروپای و ملیۆنێر و ئەویش جیرفانی لەدەستنیە لەولا ئاریان و ئیدریسی نێچیر و پاڤێل و قوباد و کوڕی کۆسرەتی و جۆتە بەڵایەکەی و جۆتە کوڕەکەی بەڵایەکەی نێوشیروانی وەکو گوتمان گەنج ئینهیارەکە ڕێی مەرگ دەبڕیم دەرێ با 1-2 ساڵ لە ئەوروپای بە مەردانە بژیم لەوەی هەموو ڕۆژاوە بە زەلیلی بژیم ینی ئەوەی مەسرور کردی ئەوە کاردانەوەیە مەرج نییە وکە ئەو نوێنەری هەرێم لە پۆلۆنیا کەم نەڕژە قسەم نەکرد هاوڕیان ئەمن یەک زۆر هەوڵ دەدەم بەس مەسئول بگرم هەڵدێن گیان لە ناوم دەبیت چکە ئەخلاقیان دەیبرەی ناوت وایە لە ئەوەیە یەکسەر تەلەفۆن قەپات دەکەن هەموو ئەوڵەکەمدا قسەی لەگە بکەم ئەو کاکە ئەڵێ خواردە 1000 مهدد نییە ئەکاچی من ئەتوکە 5-6 کوشت ئەخۆ سەدامی 6 میلیۆن کەسی هەر 30 میلیۆن عێراقی نەکوشت بوو بەس خەڵک هەڵداهات لەبەر ئەوەی دەیزانی نۆرەی ویژدا دێت خۆ مەرج نییە هەر هەموو ڕۆژنامە نووسک بژیرە بکوژێ کە تو ئەو مەجموعەت کرد ئیتر خەڵک دەزانین چ عەقڵ و سیستەمەک لە گۆڕێدا هەیە بۆیە خەڵک هەڵدێ سیقەی نییە ئەترسێ ئەو سیستەمە لەویت کە خەتەرترە ئەوە کاردانەوە بوو کە خەڵک بە تەواوەتی ڕەشبین بوو و دەبینیتن ینی هەرچی دەکرێت خراپ و خراپتر دەبی کاچ من ینی خەڵکێک پارتیەکان زۆر دەڵێن ینی ئەو خەڵکە لە فەقیری هەڵ نادێ ئەوە کارە ساترە کە دەوڵەمەندیش هەڵبێ لەبەر ئەوەی نیشانێ ژیان لە بۆ فەقیر و دەوڵەمەند نەمایە لە کوردستان لە بۆ نخبەتی بچووک مایە ئەوە ئابڕوچوونیە و کابینەیە کە دەوڵەمەندەکانیش کاکە هەموو چین و توێژەک بێزارە لەو سیستەمەی نەک هەر هەژاری نەک هەر ئازادی دەوڵەمەندەکانیش ژیانیان تەمینێ کاکە وایە گروپی نێچیری لێیدرا لە دەوڵەمەندەکان سەر بە مەسروری سەر بە نێچیری نەبی نێچیریش کوڕێ بەو کوڕە سەقەتەکەی هەیە ساقیتەکە ئیدریس بڕوا بکەن بە زۆرم لێ بە دەیان و 100 میلیۆن دلار لە دەوڵەمەندەکان نزیک لە خۆیان وەردەگری دەریان گۆ بە سایبابم بووینە ڕقم کاکە دەوڵەمەند هەڵدێ یعنی 2 میلیۆن و 3 نییە 56 شیلیان دەوێت لەولا پاڤێ لە شێت مەسەلەن لەو کوڕی کۆسرەتی کوڕی نەوشیروانی یعنی هەر یەکە و کاکە دەولە داخل دەولە نا کولڤی کولنەوە نبینەوە جگەلەوەی ئەوە دەبینی کوڕی مەحمودە دووشیوانی کەرکوچێ زەلامە کوژی کوڕی مەلا بەختیاریە کوڕی قادر عەزیز بوو دەستی پێ کرد کچ و کچەکەی شێخ جەعفەرە بێگومان خەڵک هەڵدێ منداڵی ئەوەندە ئیهانەی نەتەوەیەک دەکات ئیهانەی هەموو دەوڵەت دەکات قەزدم یعنی ئەوە وا دەکات گەنج
انتمای نبینێ بڕوە هەڵبێ ئەو ریفراندۆمە گەورەی کە لە بلاروسیا ڕوویدایە کە من ئێستا دەمەوێت بڵێم ئەوەش هاوڕێن ئەوەی لە بلاروسیا ڕوویدایە ئەوە ئەلێکساندەر لوکاشینۆ لە 28/5 ئەویش هەڵسا تارێکی ڕیان ئایر فڕۆکەی کۆمپانیا ڕیان ئایر بەسە ئاسمانی بلاروسیا داهات من لە لایڤەکەت کەش باسم کرد وەڵا ڕاستی ناخوارێ تارەکەی ناخوارێ ڕۆژنامەنووسێکی ئۆپۆزیسیۆن هەبوو ئاوا بوو کە ناوی ڕۆمان پرۆتاسڤیچ ناوەکی رووسیانە گەنجێک بوو بە خۆی عاشقەکەی هینایە خوارێ و بردی لە ناو ئەوەی دنیا خراپ بوو ئەوروپیەکان هەمان ڕۆژ بڕیاریان لە عقوبەی بدەن و پێشترش لەو ئەلێکساندەرای زۆر پاس بوون لەبەرەوەی تەزویرەشی زۆری کرد هەردوو ڕوودا وای کردێچێتی ئەوروپا سزای توندی ئەلێکساندەر لوکاشینۆی سەرۆکی بلۆڕوسیا بدەن لە مانجی 5 ئەوە ڕوویدایە هەمان کات ئەو کاتی کەیسی ئەو زیندانیانەی بادینان هەبوو بزانە هەردوو دیکتاتۆر مەسرور بارزانی ئەو زەوەی خۆش کردیە لە بۆ ئەلێکساندەر لوکاشینۆی کە ئاوا خەڵک بەلێشا و ژن منداڵ گچکە لە دەستی هەڵبێ کە دەڵێن مەسرور دیارەوەمانەوە نییە یەکێتی و گۆڕان و ئەوانش دەوریان نییە بەڵام کاک هەمومان دەزانین ینی مەسرور کولفی کولە بڕیادەرەوە هەولێر بڕیادەرە پارتی زیاتر و مەسرور ئەو بەتایبەتی کەیسی زیندانیانی بادنا قتاع خاسکردنی کۆمەلگا تند مامەڵەکردن وای کرد خەڵک یعنی بەدە هەندە ینی پێشتر هەبوو ئەوەشی هاتە سەرێبارەکەی قورستر کرد بۆ خەڵک ڕۆی هەڵات بە ڕێژاو ئەلێکساندەر ئەوە لوکاشینۆ ئەوەی قۆستەوە ینی تەواو کەری یەکتری بن دیکتاتۆرەکان چۆنن تۆ بزانە هەموو دنیا بە مەسروری گوت ئەو کە ئینفتاح بکە گۆڕانکاری بکە چاکسازی بکە ئەزیەتی خەڵک مەدا هەر بە زەوق خۆی کرد چ کاردانەوەیشی دروست کرد 1970 خەڵک بایکۆت و پرۆپوو ئەوەی دەنجی پوچی دانا خەڵک لێشاوی بە کۆمەڵ دەکات هەردووچی ناڕەزایەتیە لە ژێر دەسەڵاتی دیکتاتۆرەکان وا ڕەنگدا چکو بوار نادەین خەڵک بێتە سەجادەی بوار بە ڕەنگی تر ڕەنگەداتەوە هاوڕێیان ئەوەی کرد بزانە لەو هەموو شوێنەی بلاروسیا ئەوەی قۆستەوە یعنی خەتی کوردستان ئەو کوردی استفادە لێ کرد ویزەی کردە $50 بدایە هاوڕێیانەوەی باز دەکەن هەتا $5,000 بەو دوای ڕۆیە وەی کرد خۆ هەمومان دەبینین 180 هەموو ئەو ڕۆژنامە نووس ئەوانە باز دەکەن ئێستا ئەڵێن 180 نۆهەتی ئەو کۆچبەرانە کوردن کوردی باشوورن ئەوە نوێنەر ئەوەی ئارتی بوو TR رووسی ئەڵێ سێ کوردی سێ ئەوەی ڕۆژ ئاوامان لێدیتیە ئی سووری دیمەشق و نازان قامشلیوێکە کە باسی دەری هەموو کوردی باشوورن ئەوە وەی کرد هەردوو ئەوە وا لە خەڵک بکەن ئاوا دەربەردەر بکرێت ئاودی بیت ئەو عەدەسە گەورەی جیهانی بزانن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی جیهانی لەسەری دانیشت بایدن و سەرۆکی کۆمسیاری یەکێتی ئەوروپا دانیشتنی تایبەتیان لەسەر کردیە یەکێتی ئەوروپا بە هەموو قووەتی خۆی هاتە پشت ئەو کەیسا پۆلۆنیا و لیتوانیا و لاتیڤیا ئەوانە هێزیان هینایەتە سەسوون نازانمان دەگەڵێن ئێستاوە لە کشانەوە دانا و بە هیوانیانی ئەو برا خوشک و دایکە عەزیزانەی ئێمە ئەوانیش وەکو ئێمە بگەنە ئەوروپا هاوڕێیان کەمێک وەکو ئینسان برژین بە هیوانی ئەڵێ نازان بەڵام سنوورەکان زۆر تۆغ بووە ململان لەولا رووسیا و بەلاروسیا هاوڕێیان نازانم ئاگاتان نەیاننا مانۆری سەربازی دەکەن یعنی لە هەر لەحزەیەک ئستدامەکی گچکە شەڕێکی گەورەی جیهانی دروست دەبی لە ئەنجامی چش نەبوونی ئازادی دیکتاتۆریەتی مەسرور بارزانی و ئەلێکساندەر لوکاشینۆ چیان لەو نەتەوە کرد چیان لەو میلەتەکە ئەو جگە لەو هەموو عەزاب و ماڵوێرانی کە نزیک 10,000 کەسە و پێشترش چەندین هەزار کەسیت کە بووە کوراڕیان بڕۆنە درەو میدیا ئەو نووسیتی بەس لە 2014 لە باشووری کوردستان نازانم یعنی ئەم 2,000 چاوم خیندەوە عینە چشم نەچاوی کرد ئەڵێ 600,000 کەس دەرچووە من یعنی نازانم بە هیوام خەڵەت بم بڕۆن لەوە لە راپۆرتەکانی ماڵپەڕەکەیان هەیە ئەڵێ 600,000 کەس لە 2014 لۆ ئێستا
کورد بەخۆی 6 میلیۆنە لە باشوور 600 لە 2014ەوە دەرچووە بەر لە 2014 و ئەوشەوە نزیک 1 میلیۆنی کەی دەرچۆوەکو ئێمە مانان باشەوە چ وڵاتەکە ئەتوو بەوکو سەدامی گوتبی ئەگەر خومێنی وەختی خۆی دێگوت ئەگەر بێتن دەبێت لە سەعادی ڕق و تەقدا بنیشی بەبێ ئینسان چ دیکتاتۆرەکن ئەوانە ینی کە باز دەکەم ئەیدەرەوەرە قەزم چ حەدەسێکی گەورەی جیا هەموو میدیای جیان یەک هەفتەی خەریکی ئەو کەیسەیە تا ئەنەوە بڕوا بکەن بە خۆپیشاندان و بەوانە زۆر ئەوە ناکرێ هەرچەندە شتەشی باشە هەموو جم و جۆڵک بەڵام لەگەڵەوەش بەداخەوە من 3 ڕۆژە خەریکم لەگەر کوردانی سوید 6 کەس دەڵێ من ئامادەم بێم بچین کار و چالاکی بکەین بنمونە بێهیوایەکی زۆر گەورە دروست بکەم ئەوە بابەتەشکەیە هەر جم و جۆڵ دەکەین لەگەر ناوەندە سیاسی ئەوروپیەکان نامەمان ئەوە کردیە لەگە وەزارەتی دەرەوێن بخۆم لەگە وەزاری دەرەون بەرپرسە سیاسیەکانی بەشی دیشی عێراق هاوڕێیان ئینسان کە پەیوەندی کرد باوە بڵێم زۆر کەس بڕوا بکە وەکو چۆن مەلا بەختیار تەمسیلیە دەکا و درۆ دەکا و عەزیرە خۆن بڕوا بکە زۆر دەنگ و ڕەنگیشەن خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە خۆیان پێ چالاکوانی شکلیە یعنی ئێستا مەسەلەن ئەمن لە دۆسیە ئەنفال جینۆساید ئیشمان لەگەر ئەو بەرپرسانە دەکرد کە تایبەت بوون بەو کەیسانە لە دیشی عێراق کە ئیش بکەی دەبی بچی لەگە دیشی عێراق قسە بکەی نابی بچی تورکیا سووریا بەرپرسانی دۆستی کورد دیشکاوە گروپ نێتی کورتە مەسەن لێرە یان عێراق کە لە تو لەسەر تورکیا ئیش کردی بچی لەگە قسمی تورکیا هەموو پەرلەمانتە ئیشتە وەکو لە کوردستان بەرحاڵ بینە سەر ئەو نقطەیە ئەلێکساندەر لوکاشینۆ لەگەڵ مەسرور بارزانی هەردووچەند دوو دیکتاتۆرن و لە ئەلێکساندەریش لە لە دەسەڵاتە تا ئێستاکە و تەزویر دەکا بۆیە چەکی ئەو پەناهەندانەی کردە ئامرازێک لە زەختی یەکێتی ئەوروپا ئابلۆقەکانی لەو هەربگری هاوڕێیان کەس دیفاع لەو ئەوە نەکە دوێنیان دەگوتیان گوتی کورد جەنگاوەری ئازا کورد با بەواز بینن پۆتین یان هەتا پۆتینیش هاوڕێیان پۆتینیش چ بەڵایەکی ئیلاهی دروست کردیە هەموو دیکتاتۆرەکانمان تەنیا لە جەوی ئازادی سیاسی ئاوا دەبینی خەڵک چەند وڵات هەیە هەمووی دێتە 18 وڵاتی ئەوروپی لەبەرای ئەو لە 18 وڵاتە ئەوروپیە مافەیە ئینسان هەمووان باشترە قیاسەن بە هەمووان کرد یاە لێرەش باش نییە هاوڕێیان لێرەش باش نییە ها لێرەش دنیایەک کێشە و کەم و کوتی ئەوە هەیە بەس تۆ قیاسەن بە هەمووی دەکەی لێرە ئینسان کەرامەتی هەیە لێرە ئینسان لە چاو هەموو وڵاتەکانی کە ژیانێکی بە کەرامەت و ئینسانی هەیە ئازادی هەیە مافی مرۆڤ لە هەمووان بەرزترە نەوەک بڵێ وەڵی ئەو بەهشتەی کە ئیسلام باز دەکە و بەهشتەی کۆماری یوتۆپیایی تۆماس مۆر باسی دەکرد نییە ئەوە نییە لە هیچ جیهان لێرەش خەباتەیە لێرەش ئەوە بەردەوامەوە قەزم دیکتاتۆرەکان چ لە دنیا دەکەن هاوڕێیان چ بەڵایەکن چەند چاواشەکاریشن مەسرور بارزانی و تاقمەکەی و سەفین دزەی میتەوە میتە هاوڕێیان ئەتوو کە دەرێم میتە خۆ من ڕاستە دوکۆمنتم نییە بەس تۆ وەرە بزگەلەوەی 19 ساڵ لە تورکیا بووە کاکە ئەردۆغان بە شەخسی خۆی کە داچی دەمری بروسکەی لۆ لێدا ئەوەگە خزمەتەشی گەورەی تورکیای نەکردبی ئەوە ناکە و ئەوانە لە کوردستان سەرپەرشتی دەستگای میت دەکەن بۆ زانیاریت ئەوە کەریم سنجاری ئەوانە گروپەکەن سەرپەرشتی ئەو دەکەن ئێگاگە دێتن یەکسەر بە مل پەکەی دادەینی یەکسەر بە مل پەکەکەی دادەینی یان بە مل حکوومەتی عێراق دادەین کە نازانن زەمبیاتیانی بەڕاستی بەویشتان بڵێ ئەلەو خاڵەی حکوومەتی عێراقیە هەموو عیب و ئارەکانی خۆیان نابین دێن بە مل ئەوە دادەینن حکوومەتی عێراقیان پەکەکە ئەوەش نیشانەی ئیفلاسی بوونیانە ئیفلاسی بوونیانە ئەجەب ینی مەبەستەکەی مە لێرە هاوڕێیان بە قسەکان بە کورتی ئەوە بکەینەوە تۆ سەیریان بکە ئەو دیکتاتۆرانە چ بەڵایەکن هەر لە کۆنەوە لە ستالینەوە لە هیتلەرەوە لە مۆسۆلۆنیتەوە بگرا لە سەدام حوسێنتەوە لە ئەردۆغانتەوە کورا ئەردۆغانە دنیا دژیتی کەسی ئەوە دوێنەیە ژنە تێکۆشەرەکەی سڵعەدین دیمرتاشی 2 ساڵ و 6 مانگ سزادا لیرەی تورکی گەیاندە 1000 وەڵام 2014 یەکجار چوویمە تورکیا یەکجار چوویمە تورکیا لیرەی تورکی بە 200 دۆلار ئەوە دۆلار 200 لیرە بوو ئێستا 1000 لە 700
کە ئەو اقتصادی تورکی وێران کرد ئەو کینەی خەڵکی هەموو دنیای ئەو هەموو بەڵای لە بۆ سووریا خوێن هەموو ئەردۆغانە ئەو هەموو هێزە چەتەگەریەی دروست کردیە بە نمونە لە لیبیای ئەو هەموو ماڵوێرانەی دروست کردیە لە منتیقە هەموو شتێ نزعەی ئیمپراتۆریەت و دیکتاتۆریەتەکەی خۆتی کە سبێ لە مێژوو بڵێن وەکو ئەتاتورک تورکی ئیبراز پێ کرد یان مەسرور بارزانی دێ بە کوتەک دێ هەرهات بەشێکی هەرە گرنگی ڕۆحی ئەو ڕۆژنامەنووس دەنگە ئازادەنی بردە ناو زیندانی بادینان هەموو دەو ئەمریکا ئەوروپا هەموو ئەوەی کرد بەجێی نەکرد بڕوا بکەن هاوڕێیان ئێمە لە خەتین و خەڵکی تریش لە خەت هاوڕێیان من یەک نمونە بڵێم کورا هاوڕێیان بڕوا بکەم من لە 2005 ناو خەباتی مەسەلەی مافی مرۆڤ لە ئەمنستی دەکەوەی دۆسەی کەمانی سەید قادر بوو لەگەر ئەمنستی سوید قسەم دەکرد ئەمن ئەو نمونەی دەڵێم لەگەر نامەم دا وەزیری دەرەوەی برم سەرۆک وەزیرانی سوید و ئەوانە کۆلە دوای ئەوە چوومە ناو هەندە شوێن هەر برادرە گوتی ئەمە کردیتمایە دەرێم لۆ بەعز ناکەن دەرێن خراپە هەموو یەکێتیەکان ئەو دەمی با ئەو زمانیە بدەم هەموو یەکێتیەکان بە ئەوامر لەیان هاتبوو کەسی کەمانی سەید قادر ئیبراز بکەن بدەنە میدیاکان بەس کەس باسی نەکرد بۆیە کە جوڵەیەکی وا دەبی هەموو دنیا بازەکە و هەموومان دەبی تەرکیزەسەوە بکەین تا ئەو دەسەڵاتە بمینێ 100 ڕووداوی بکەی ئاوا ڕوو دووبارە دەبتەوە کۆچ کو تورکیا ئەوە بیلاڕوسیا کە ئیستیفادە دەکەن بەڵام چێ ئەو زۆی دروست دەکات چێ ئەو زۆی دروست دەکات دیکتاتۆریەت لە دیکتاتۆریەتەوە خەڵک هەڵدێ لەبەرەوەی دەوێ بژی سەردەمی کۆن نییە هەفتاوەشتاکان کەس ئاگای لێ نەبوو ئەمە خەڵکی دیبەگەی بن بڕاو کە ئاگامانە سلێمانی نەبوو هیچ ئەوە نەبوو کەس نەبوو ئەم بابوو داکەم مردن پشت تەولێریان نەدیتیە بەنمونە نایاندیتێ کاچی من نایاندیدێ ئێستا بە یەک مۆبایلی هەموو دنیا لێ دیارە بێگومان خەڵک دەگۆڕێ ژیانی دەوێ بە تایبەتی ئەو خەڵکانەی خاوەن کەرامەتن خاوەن عزەتن گەنجە دەوێت دنیایەکیە بێت جا قەزم مەسەدێ یعنی ئەوانەی ئەو بەڵایانە بزانێت چۆن دنیایان دروست کرد ئەوە ئێستا دەوڵەتەکان خۆیان دەگرن نەبەرەوەی چەکی ئەتۆمی هەیە لە کۆن هەموو دەبێت جەنگ هەر دەرەنجامی ئەو عەقڵانە بوو خۆ دوو کەسی وایە ئەوە جەنگ دروست دەکاتن ها سەدام و خومێنی چه جەنگێکیان و خەڵک دروست کرد هەر لە دیکتاتۆریەت بوو سەدام غروری گرت ئەردۆغان غروری گرتیە بە نمونە یعنی بۆیە دیکتاتۆریەت چ بەڵایەکی ئیلاهیە چ بەڵایەکی ئیلاهی وە لێرە ڕاناوەستی بەڵام ئیشی ماوەیە بڵێن تا ئەو سیستەمە دیکتاتۆریانە بەگشتیوەوە مەسەن ئەو چەتانەی هەرێم بەردەوامبی بڕوا بکەن هەفتانە و مانگانە ئەو عەدەسانە ئەو ڕووداوانە بە شێوازتر دووبارە دەبتەوە تاگەشتی شوێ هاوڕێیان تکایە ئیرادەتان هەبی کورە زۆر شەرمە ئینسان ببورن زۆر شەرمە ئینسان چاوی بەس دەوە بینە و شیوا مستەفایەک پەیدابی بەرهەم ساڵحەک شاسوارێک بەنمونە یعنی لە دوو کەسانێک بگەڕێتنەوە ئیرادەتان هەبی ئێوە دەبینە و گەنجانەی زیندانیانی بادینان چ تەحەولێکیان چ ئەزێ یعنی ئەگەر چەندە دیکتاتۆرەکان وابن بەڵام ببینن ئەو 56 زیندانیەی بادینان گورزێکی گەورەیان لە پارتی و لە ئەوەیدا سەردەش عوسمانە کاوە گەرمیانیەک بەنمونە چی ئەزیەتەکی ئەو دیکتاتۆریان دەدان بۆیە بڕواتان بەخۆ هەبی فەردێک ئەتوانێت دیکتاتۆرێک ئەوە ڕاز دەرگرایی بە تاقتنی لەو ڕۆکسدەی ئەو هەموو قسەز لە هەیە نییە بە تاقتنە کەتە دوو مەسرور بارزانی نەدەوێت حیمایی دەولی ئەوە پۆلیسی بەلجیکی ئەوانە خڕکرد بۆ شکایەتی لێکرد گوتیەوە لێم دەدا یعنی یەک کەس دەتوانی کاری گەورە بکە هاوڕێیان دوو کەس سێ کەس سقەتان بەخۆ هەبی نەک چاوتان لەوە بی حزبێک کەسایەتێک بی ئەوجا ئەوە بی ئەوە دیتەن ئەو گەنجانەی لەندەن و مانچستەر چیان لە لێ چیر کرد بڕوا بکە هەموو مەسئولی کوردی ڕۆحی چووە لە دوای ئەو ڕووداوە جگە لەو هەموو ڕووداوانەی کە بۆیە سقەتان بەخۆ بی هاوڕێیان من هەرویستم ئەو خاڵە بڵێم دیکتاتۆریەت لە بەشەریەت ڕا تا ئێستا چ بەڵایەکی گەورن و چەندە خۆپەرستن و ناشگۆڕن ها بڕوا بکە ئێستا نە مەسرور دەگۆڕێ نە ئەلیسکەندەر ئەوە لوکاشینۆ گۆڕانکاری لە عەقڵیان ڕوو دەدات ئەوان هەخۆیان پێڕاستە هەردەیانەوێ نییە هەموو شتێک هەزار عەزابیت کە ئازاریت کە گرتن مردن ئەو سەرما و سۆڵەی ئەو هەموو ژن و منداڵەی
تەسیریان لێ ناکە هاوەکو ئێمەمانان بمان هەژێنیت ئەوان هەروەزان ڕاستن درێژە بەوە دەن تەنیا ڕوخانیان و هاتنە سەرکاری سیستەمەشی دیموکراسی ئازادی کە فەرز نەکرێ لەسەر خەڵک هیچ بیر و باوەڕێک نەکرد بیر و باوەڕی سیاسی ئاینیش کە هەرچی قەنەعەتەکە نابی فەرز بکەی لەسەر خەڵک گفتوگۆ دەکەی وەکو ئێرە هەرچی ئاینە هەرچی باوەڕی سیاسیەکانە لە سۆسیال دیموکراتە لە چەپە لە لیبرالە لە سۆسیال دیموکراتە باوەڕی خۆی فرێ دەداتە ناو خەڵک بڕیار دەدا با ئێمە فێرەوە بینانی چەق ئەوەیە تۆ سقەت بە ئاینەکەی خۆتە بە بیر و باوەڕە چەپ و کۆمەنیستەکەی خۆتە بە سۆسیال دیموکرات لێگەڕێ گفتوگۆ بکە هەوڵ بدە قەنەعەت بە خەڵک بکە نەوەک بە زۆرم ڕێڵە دەبی برەی بە ڕەئی من بکەی ئەگەر نا تۆ دەبی بکوژێ بگیرێ بخرێ زیندان مۆدیل نما گەنج خەڵک بیر دەکاتەوە بەرحاڵ هاوڕێیان هەرویستم ئەو خاڵە بڵێم دیکتاتۆرەکان ئەوە لە مەسرور بارزانیەوە بۆ ئەلێکساندەر لوکاشنۆ چ بەڵایەکی ئیلاهین و هەردوو لایەن لەسەر ئازادی سیاسی مەسرور بارزانانی لەسەر ئەو زیندانیانەی بادینان کە گرتی ئاوە کاردانەوە دروست دەکا خەڵک ڕەشبین بوو لەو عەقڵیەتەی مەسرور بارزانی کە خۆی فەرز کرد لە سەروی هەموو دنیاوە دیارەم دەزانم ئەمریکا خۆ ئاوڕیان ناتوانانی هەرێکێک ڕووداوە شوای کرد ئەمریکا بەریتانیا یەکسەر لایدن خۆ دۆمینە نییە بەجددی ئەوە دیتان دەستیان لە سووریا دێت چ بەڵایەک دروست کرد ئێستا عێراق چ بەڵایەکی ئیلاهیان توش بووە بۆیە بەڵام ئەوە دەبتە دەرسەکی زۆر گەورە ئەوروپا ئێستاکە گەورەترین چەکی تورکیا و هەموو سیستەمەکان چەکی کۆچبەران سکو لێرەش بە خەڵک بەرگە ناگری خۆ ناتوانانی هەرچی بێ بێ فەر بوو وەرە بەجددی ینی جگە لە دەخلی اقتصادی کە وێرانی کردیە هەمومان کە دینە ئێرە دەبینە بارگرانی بەشەکی گرنگ هەتا دە کەسی ئیشتەکە سەتی لێ پاڵ دەداتەوە بۆ زانیاریتان هەتا دە کەسی دەبتە مواتنەکی مەعقولی ئەوروپی هەزاری کێشەی شەڕ و مشکلە دروست دەکات هەموو لە کەلتورەشکە جیاهاتیە هەمیش تێنیە مەشاکلمان گەلک زۆرە پۆلیس دەرقەت نایە لەو ئەوروپایی لەگەر ئەو هەموو مەشاکل و کێشانەی ئێمەمانان کوشتن کورە هاوڕێیان زای چ کوشتنەک لە سویتەیە بەس بە 195 کوشتنی کۆمەڵایەتیە گەنج و مەس دەزان ڕێژ کێشەی عەشائیری لێرە پەیدا بوو ینی یەک دوو خێزانی کورتن لێرە لە یەکتریاندا کوشتیە تۆڵە ینی ئەتو بێ سوید بیر لە ئینتقامی شەخسی بکەیەوە کوشتن و کوشتنکاری ئەجە بەنمونەیەنی ئەوانە هەموو ویتە بەڵای گەورە بۆیە ئەوروپیەکانیش بێزار بوون لێمان نەحەقیان نییە ئەو دەرگاکردنەوە و دڵخۆشی وەخت خۆیان دەگرتنەوە ئێستا ناکرد حتا لە 2015 دیتان ئەوروپیەکان چیان کرد لە بۆ پەناهەندە ئێدە وەڵای ئێستا کەس پێی خۆشنی کەسمان بینە دەرێ قەزدم نانی نەحەقیشیان نییە لەبەر ئەوەی هەم بارەکە قورسە هەم ئەوێ بەس ئەوروپیەکانی بزانن تا دەعمی ئەو سیستەمە دیکتاتۆری ئێرهابیانە بکەن دژایەتیان نەکەن ئەوە کە ئێمە پێیاندا دەگیرن ئەو کێشانە بەردەوام دەوی بە تایبەتی کۆچ دنیایەک ڕێز هاوڕێن هەرویستم ئەو خاڵەتان نەگە باز بکەم دیکتاتۆریەت چ خەتەرە و هەردوو دیکتاتۆر لەسەر ئازادی سیاسی و ڕۆژنامەگەری چ مەسرور بارزانی چ ئەلێکساندەر لوکاشنۆ چ بەڵایەکیانەوە دنیا دروست کرد هەمووش لە منهوڕی خۆیان ئەو جێی لە هیچ دنیا ڕانەگرت ئەویش ڕۆژنامە نووسشی لە تارەی هینا خوارێ لەبەر ئەوەی ڕقی لێ دەبەوە لەبەر ئەوی ئۆپۆزیسیۆنێکی ڕاتی کوڕێکی گەنجە ناوی ڕۆمان پرۆتاستیڤە ڤیچ یعنی هینا خوارێ هینا لە تارێت وەرە ئەو عەقڵیەتە تارە بەسەر ئاسمانویدا کۆتی وەرە خوارێ کە هینا خوارێ ئەو عاشقەکەی گرت و خستیتە زیندان ئەوروپاش عقوبەیان دەی ئەویش کاردانەوەی دەبووە هەروە دێ قورس دەبی بازەکە هەتا ئەمەش دایکمە هاوڕێیان دوایان شت یعنی تەسەورکەن ئێستا بنزین لێرە $2 و $2 تێپەڕان $2 تێپەڕان من هاتمە ئێرە 2000 بە $1 زیاد بووە کارەبا زیاد بووە بەشەشی ژینگەیە بنمونە هەمووی دەبڵقات بووە دەبڵ بووە موچەش هەندە زۆر نەبووە هەن لێرە ینی ئەو تەسیرەوە دەکەن سەرۆکی بلاڕوسیا دەرێ گازی سروشتی هەمووی شێتی ئەوروپا دەبڕم بریچێ ئەمەش دنیا وێران وەکوم گۆ دەبی بچینە سڕی غاز و نەفت و ئەو شتانە یعنی دەبتە کارە سات بۆیە عەقڵی دیکتاتۆریەت چ خەتەرە قەت پشتگیری مەکەن بە قسەش بی کاتێکی خۆش شەوێکی ئارام